پەیوەندی تەلەبە، پەیوەندی فەقێکە، پەیوەندی ئەو خوێندکارە لەگەڵ شێخەکەی خۆی لەگەڵ مامۆستایەکە خۆی پەیوەندیەکی ڕۆحی بووە، پەیوەندیەکی پێویستی بووە، پەیوەندیەکی دووسەرە بووە. تەمەن لە ئاستێکی گەورەتە تەلەبەکە خۆی ویستوێتی، ئەوی دیکە دەنا دایک و باوک یا باوک نردوێتی بەر خوێندن و توێتی قورآنی پێ بڵێ یا شتێکی پێ بڵێ یا نووسین و کۆمەڵشتی فێر بکات. بەڵام ئەوی دیکە فەقە کە ویستوێتی شتێک فێر بێ خۆی چۆتە لای مامۆستاکە و توێتی مامۆستاکە تۆ وەرە فڵانشتم فێر بکە. تاڵب علم بوون، تاڵب بووە، وانێت داواکار بووە، ویستوێتی بوو مامۆستاکە دەبوایە قبوڵی تەلەبەکە بکات. ئەگەر بیزانێ ئەم تەلەبێ بە کەڵک نایەت لەوە توێتی وڵی نیم نایکەم، کەسێک نەبوو بڵێ نەخێر ئیلا دەبێ وەری بگری. بەس کە تێتە سەر سیستەمی مەکتەب و مۆدێرن هیچ مامۆستایەک نییە بڵێ من ئەو تەلەبێ وەرناگرم و تەلەبەش ناتوانێت بڵێ من ناچم ئەو مەکتەبە دەچم ئەو مەکتەبە. جاری وە هەیە بەپێی حکوومەت و بەپێی ناونیشان و بەپێی نزیکی و دووری باسی ئەهلیەکان ناکەم. بەگشتی تەلەبە نییە بڵێ من دەمێ بچمە ئەو مەکتەبە. بۆیە لێرە ئەم بڕیارە دووسەرە نییە، هەم مامۆستا تەلەبێ بوێت هەم تەلەبە مامۆستای بوێت. باشە جاران هی پێش مۆدێرن کە دەڵم جاران مەبەستم 57کان نییە، مەبەستم پێش مۆدێرنە پێش 1950 ئەمانە. جاران مامۆستا و تەلەبە بە یەکەوە ئیتفاقیان کردووە کە ئەم مامۆستا بێ ئەو تەلەبە بێت. ئێستا نە مامۆستا تەلەبەکەی هەڵبژاردن، نە تەلەبەکە مامۆستاکەی هەڵبژاردن.